جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕێنەوە بۆ لاتان بۆ پێشکەشکردنی ئەم چاوپێکەوتنە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق نووری المالکی. بەڕێز سەرۆک وەزیران بەخێراتنت دەکەین جارێکی تر. پێش ناوبڕەکە باسی گرێبەستە نەوتیەکانم دەکرد کە لە هەرێمی کوردستان واژوو کراون. ئایا ئەم ناکۆکی نێوان ئێوە و هەرێم ناکۆکیەکی یاساییە یان تەنها ناکۆکیە لەبەر ناکۆکی؟ نەخێر، ناکۆچی یاساییە و بەرژەوەندی ئابووری لەسەر دروست دەبێت. بۆ یەکێک لە مەسەلەکان ئەڵێن هەرێم وەرن با کێشەکان چارەسەر بکەین. ئەگەر یاسای نەوت و غواز دواکەوت بەرپرسیارەتی ئێمە نییە، هی پەرلەمانە. وەرن با مەسەلەکە تاوتیۆ بکەین لەسەر بنەمای دەستور. ئایا هەرێم مافی ئیمزاکردنی ئەم گرێبەستانەی هەیە یاننا؟ ڕەتیەکەنەوە. ئەڕۆن و بەردەوامە بن لەسەر ئیمزاکردنی گرێبەستی تر تا ئەو ڕادەیە چۆتە زۆر ناوچەی تر کە لە دەرەوەی هەرێمە. ئێستا شەریکایەتیەکەیە لە نێوان بەرپرسێکی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسێکی دیکە یەکێک لە کوتلە سیاسیەکان تا بیری نەوت لە تووش خوڕمات و لێ بدەن. هێزێکی ئێمە ڕۆیش بۆ ئەوەی ڕێگریان لێ بکات، بەڵام چەکیان لێ ڕاکێشان. باشە، مەسەلەکە یاساییە. باشە. ڕۆژێک پرسیارێکم لە یەکێک لە بەرپرسەکانی کورد کرد کە هاتە لام. وتم ئێوە بۆچی بیری نەوت لێن؟ سوودی چییە؟ ئێوە سەیی حەڤەی نەوتی عێراقتان هەیە. ئێوە ئەو گرێبەستانی کە ئێستا ئیمزایەکەن بەپێی یاسا پێویستە هەموو داهاتە نەوتەکانی بگەڕێنەوە بۆ خەزینەی دەوڵەت. سوودەکەتان چییە؟ بۆچی ئێستا ئەم گرێبەستانە ئەکەن و کێشەمان بۆ دروستەکەن؟ یەکێک گوتی وەڵا نازانم بۆ، تۆ وەڵام بەرەوە. وتی ها؟ وەڵا نازانم بۆ، تۆ وەڵام بەرەوە. وتی ها؟ وەڵا نازانم ئەتەسم لە ئایندا یەشێک بێت وەک سەدام حوسێن هەموو شتەکان بگۆڕێت. وتم باشە، ئەگەر سەدام حوسێن بێت من ئەمێنم، تۆ ئەمێنیت تا گرێبەستەکانت مێنێتەوە؟ یان ئێستا ئێمە لە وڵاتێکی دیموکراسی داین و پابندین بە یاسا و شەریکین. ئەگەر حساباتی شخصی هەیە لەم گرێبەستانە من ئامادەم هەموو جیاوازیەکان بم، بەڵام کێشەمان بۆ دروست مەکەن. بەڵام تۆ بەپێی یاسا پابندی بەوەی کە هەموو داهاتی نەوتەکە بێنیت و بیدەیت. دەڵێن ئیستحقاقی کۆمپانیاکان هەیە. باشە، ئەم کۆمپانیانە گرێبەستیان لەگەڵ کراوە بەبێ ئەوەی ئێمە بزانین، نەک وەک نەوتی عێراق کە لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان بوو شێبرچێ هەبوو لە نێوان کۆمپانیاکانە. ئێمە تا ئێستا نازانین چۆن گرێبەستیان کردووە. من دەستم تێخست و وتم قەیداکە ویستم کێشەکە چارەسەر بکەم. وتم ئێمە ڕازین، بەڵام گرێبەستەکانمان بۆ بێنن. ئێمە هەموو ئەرک و خەرجیەکانی ئەین. وەزارەتی نەوت 550 ملیۆن دۆلاریە وەک مستحقاتی کۆمپانیا نەوتیەکان. نازانین چۆن گرێبەستیان کردووە. نیوەی نەوتەکەیان داونەتێ. سێ بەشی چارەکێ. کاتێ وەزارەت ئەوێت پارە بات ئەبێ زانیاری هەبێت. باشە، نووسراوێکیان بۆ ناردی نوتیان ئێمە 175,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنین. پترۆ دۆلارمانەوێت بەرامبەر هەموو بەرمیلێک $1 وەک چۆن لە بەسڕە و شارەکانی ترێکی. وەزارەتی نەوت وتی باشە، پترۆ دۆلارتان ئەینێ، بەڵام ئێوە 175,000 بەرمیلەکەمان بنێ. ئێوە لە بۆریەکانی عێراقا 65,000 بەرمیل داهێن. باقیەکەی کوا؟ بۆ چوو ئەچێت؟ هەمووی بە قاچاغ ئەبرێت. شتی وان نییە، بەرگەی وا لە ناو دەستوران نییە. ڕسمی سیاسەتی نەوت دەڵێت لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمە ڕسمی سیاست نەک بەرهەمهێنان و گرێبەست. دووەم، کاتێک یاسای نەوت و غازی تازە لە ئەنجومەنی وەزیران پەسەندمان کرد، کورد لە ئەنجومەنی نوێرانان ڕازی بوون لەسەری. بەپێی دەستوری ئێمە ئەو یاسا نوێیانەی کە ناتوانین دەریان بکەین دەگەڕێینەوە بۆ یاسا کۆنەکان و مامەڵیان لەگەڵاکەین. لە مەسەلەی یاسای نەوتە، یاسای وەزارەتەکانیشە هەموو یاساکانی سەدام حوسێنە. یاسای پێش سەدام حوسێنە، یاسای نەوت و غازی پێش سەدام حوسێنە. ئێستا ئەوە کاری پێکرێت. ئەو یاسایی پێشوو دەسەڵات دەراتە حکوومەتی مرکزی کە گرێبەست بکات. ئەمە دەقا دوایی دەوترێت بە یاسا ڕێک دەخرێت. ڕسمی سیاسەی نەوتی پێکەوە بە یاسا ڕێک دەخرێت. پێویستە ئەنجومەنی نوێنەران یاساکە دەربکات. لە 1927ەوە ئەم یاسای نەوت و غازە کاری پێکرێت. بۆیە بەپێی ئەو یاسا کۆنە هەرێم بۆی نییە گرێبەستی نوێ بکات. بەڵام لەگەڵەوەشا ئێمە وتمان قەیناکە کۆمپانیاکانمان بۆ بێنن با لەگەڵیان قسە بکەیت، بزانین ئەمانە چۆن گرێبەستیان کردووە. گرێبەستی خزمەتگوزاریە یان شەراکەت؟ چەندتان بردووە؟ چەندیان بردووە؟ ئەمانە هەمووی نازانین. بەڵام سەرۆک وەزیران بەپێی دەستوری عێراقی مادەیەک باس لەوە دەکات کە هەرێمی کوردستان بۆی هەیە تا دەرچوونی یاسای نەوت و غاز گرێبەستی نەوتی واژوو بکات. شتی وانە، بڕگەی وانە لە دەستوردا. ڕسمی سیاسەتی نەوت دەڵێت لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمدا ڕسمی سیاست نەک بەرهەمهێنان و گرێبەست. دووەم، کاتێک یاسای نەوت و غازی تازە لە ئەنجومەنی وەزیران پەسەندمان کرد، کورد لە ئەنجومەنی نوێنەران ناڕازی بوون لەسەری. بەپێی دەستوری ئێمە ئەو یاسا نوێیانەی کە ناتوانین دەریان بکەین
دەگەڕێنەوە بۆ یاساکۆنەکان و مامەڵیان لەگەڵاکەین لە مەسلەی یاسای نەوتە یاسای وەزارەتەکانیشە هەمووی یاساکانی سەدام حسێنە یاسای پێش سەدام حسێنە یاسای نەوت و غازی پێش سەدام حسێنە ئێستا ئەوە کاری پێدەکرێت ئەو یاسایی پێشووی دەسەڵات دەداتە حکوومەتی مرکزی کە گرێبەست بکات ئەم دەقە دوایی دەوترێت بە یاسا ڕێک دەخرێن ڕسمی سیاسەی نەوتی پێکەوە بە یاسا ڕێک دەخرێت پێویستە ئەنجومەنی نوێنەران یاساکە دەربکات لە 1927ەوە ئەم یاسایی نەوت و غاز کاری پێدەکرێت بۆیە بەپێی ئەو یاساکۆنە هەرێم بۆی نییە گرێبەستی نوێ بکات بەڵام لەگەڵەوەشدا ئێمە وتمان قەیناکە کۆمپانیاکانمان بۆ بێنن با لەگەڵیان قسە بکەین بزانین ئەمانە چۆن گرێبەستیان کردووە گرێبەستی خزمەتگوزاریە یان شەراکەت چەندتان بردووە چەندیان بردووە ئەمانە هەمووی نازانین ئەو گرێبەستانەی لە هەرێمی کوردستان هەیە گرێبەستی شەراکەیە ئایا ئەمان لەگەڵ ئەوانی بەغدا ڕێک دەکەوێت؟ ئێمە لە بەغا بە ئاراستەی گرێبەستی شەراکەت ناڕۆین بەڵکو بە ئاراستەی بۆ گرێبەستی خزمەتگوزاریە وا چاوەڕوانە کرێت کە نەوتی عێراق بەرز بێتەوە بەرزە بێتەوە بە گرێبەستی خزمەتگوزاری نەک گرێبەستی شەراکە بەڵام تەنانەت ئەگەر ئەو ناوچەیە پێویستی بە گرێبەستی شەراکە هەبوو با ڕێکەوین لەسەری هەرچەندە مافی ئەوەتان نییە لە ڕووی یاساوە کە ئێوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گرێبەست واژوو بکەن بەڵام قەیناکە پێمان بڵێن ئەم گرێبەستانە لە چۆن جارێک گەڵێن داوامانە بە مالیکی من هیچم نەدیوە جارێک گەڵێن لەسەر ئینتەرنێتە و بچن سەیری بکەن بۆچی ئێمە لە نێوان دوو وڵاتە مامەڵاکەین بۆیە من لەم بوارا و لە چەند بوارێکی دیکە هەست ناکەم کوردستان بەشێکە لە عێراق بەڕاستی هەستم لا دروست نەبووە بەڵکو بە پێچەوانەوە عێراق ئێستا بەشێکە لە هەرێمی کوردستان ئێستا مەسەلەکە پێچەوانە بۆتەوە دەوترێت ئێوە هەوڵی لێکترازاندنی ماڵی کوردی دەدەن ئەمە ئیشی ئێمە نییە بچین ماڵی کورتێک بین بە پێچەوانەوە سەرکردایەتی کوردی ئەمڕۆڵاجێڕێت هەوڵی ژات کە هاوپەیمانی نیشتیمانی تێک بات بەڵام تووشی شۆک بوون کە بینیان پێکەوە گرێت دراون بەڵام با یەک کارمان نیشان بن کە ئێمە کردوێتمان بۆ ئەوەی ماڵی کورتێک بین هەموو کوردەکان دۆستمانن بەڵام ئەگەر بمانەوێت دەستێوەردان بکەین کاتێک کە حکومەتمان دامەزان گۆڕان 8 کورسیان هەبوو کاک مەسعود وتی من قبول ناکەم هیچ وەزارەتێک بدرێت بە گۆڕان کاتێک کە سەردانمان کرد بە بۆنەی هائاگاکانی حیزبەکەیەوە وتم ئێمە دروشمی شەراکەتمان بەرز کردوێتەوە ئەوانە شەریکن 8 کورسیان هەیە با وەزارەتیشان بینێ وتی ئەگەر وەزارەتیان بنێ من لە حکومەت دەکشێمەوە منیش لەبەرەوەی لەسەر کۆتایی ئەوە بووم کە کابینەکە پێک بێنم ناچار بووم کە وەزارەتیان نامێ بەڵام ئیشیشم نەکرد کە نێوانی هەردوولایەن تێک بم ئێمە کێشەمان ناوێت ئێمەمانەوێت هاوپەیمانی هەموو هێزە عێراقیەکان دروست بکەین نەک لێک دوورکەوتنەوە بەڵام لە هەرێم هەروەک چۆن لە ناوەڕاست و باشووری عێراقیشدا خەڵکەیە ئەوێت دەوڵەت دروست بکات هاوکاری حکوومەت بکەن خەڵقی تریشێ ئەیانەوێت لە سەروی یاسا و دەستور و حکوومەتەوە بن ئەمە لە ڕێگەی مامەڵەکردنەوە دەرەکەوێت کە نەشازە ئەوی تریش دەرەکەوێت کە ڕێک دەکەوێت من لە هەرێم ڕێکەوتنم لەگەڵ چێە لەگەڵ ئەو کەسەیە کە دانایە لە ڕەفتار و هەڵسوکەوتیا بڕوای بە دەستور هەیە هاوکارە کراوەیە پەیوەندەکانم لەگەڵی بەهێزە و پتەوە پەیوەندەکانم لەگەڵ ئەوی تر کە لە سەروی دەستورەوەیە ئەوەستێت یان ئاڵۆزە بێت دەوترێت ئێوە هەندێک پەیوەندیتان هەیە لەگەڵ چەند هۆزێکی کوردی کە نەسراون بە دژایەتیکردنی بارزانی لەوانە هەرکی و سوورچیەکان لەم بارەیەوە چی دەڵێیت؟ واللهی با بە هەشکرا قسە بکەین من ئەوانە هیچ پەیوەندیەکم نییە لەگەڵیان هەر بۆ ئەوەی کە دەست نەخەمە ناو کاروباری کوردیەوە هەرچەندە ئەوانە هاوڵاتی ئەم وڵاتن عێراقین مافی ئەوەیان هەیە بیان بینم وەک چۆن خەڵقی تر ئەبینم بەڵام عەقڵیەتی ئەو برادەرەمان نازانم چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە ئاکات هەستی ژەکەم دادپەروەری نییە کە پەیوەندیم نەبێت لەگەڵیانە ئامادەشم هەر کات بیانەوێ بیان بینم ئەوە ئەیان بینم پاشەوەش ئەگەر یەشێک ببینم لەگەڵ یەکێکی ترا ناکۆکە ئەمە مانای ئەوە نییە هەموو هاوچێشەکان بگۆڕێت بەڵام منە پرسم ئەگەر نەتوانم هەرچی و زێباری و سوورچی ببینم لەبەر ئەوەی ڕکابەر یان دوژمنی ئەون کەواتە بۆچی ئەو میوانداری ڕکابەری عێراق و تاوانباری بەکوشتن یان بەعسیەکان یان خەڵکانێک کە دوژمنی پرۆسەی سیاسین ئایا هەڵوێستەکە وا ناخوازێت کە یەک بێت کاتێک ناتەوێت من مامەڵە لەگەڵ دوژمنەکان تا بکەم ئایا دادپەروەری نییە کە تۆش مامەڵە لەگەڵ دوژمنەکانی کانالی عێراقانەکەیت؟ ئایا مەبەستت میوانداری تاریق هاشمیە؟ دەیاری دیکەش وەکو تاریق هاشمی کە لە ڕاستیە ئەوان وەک ئەو دیار نین هەر کەسێک کێشەی گەندەڵی هەبێت لێرە یان لەلایەن یاساوە داوا کرابێت
ڕاکا بۆ کوردستان. دەشوترێت بە هەمان شێوە هەر کەسێک کێشەی هەبێت لە کوردستان ئێوە داڵدەی دەدەن لە عێراق. ناوێکم بەرێ هیوادارم یەک ناوم بدەنێ باوەڕم پێ بکە یەک ناو ناناسم لە کوردستان ڕای کرد بێت و لێرە بێت. دەوترێت ئێوە بە سەردانەکەی دواییتان بۆ کەرکووک ئەو کەمە پەیوەندی لەگەڵ کورد هەتان بوو پشڕانتان. بۆچی کەرکووک وڵاتێکی ترە؟ ئەم کۆتوبەندەی کە هەرێم لەسەرمانی دادەنێت هیچ دادوەریەشی تایە؟ ئەمە ئەوە ناگەێنێت ئەو پیاوە کە حکمی لەسەر کەرکووک دا و کێشەکەی تاگلایەنە یەکلا کردەوە. کەرکووک لەسەر حکوومەتی عێراق نییە؟ هەرێمی کوردستان بەشێک نییە لە عێراق؟ ئەگەر ڕۆژێک بریارەتدا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە سلەیمانی یان لە هەولێر ببەسرێت هیچ کێشەیەکی تایە؟ ئایا لە ئەنجومەنی وەزیران وەزیری کوردی تیادا نییە؟ جێگەری سەرۆک وەزیران کووردە و وەزیری دەرەوە کووردە و سەرۆک کۆمار کووردە. بەڵام ئەوان بایکۆتی کۆبوونەوەکەیان کورد. ئەمە هەڵەکەیە. بایکۆتکردنی کۆبوونەوەکە گوناهێکی گەورەیە چونکە ئەوانە ئەندامی ئەنجومەنی وەزیرانن. ئەوەی ئەم گوناهەی کرد ئەو کەسە بوو کە پێی وتن ئامادەی کۆبوونەوەکە نەبن. ئەوانە چۆن ئەبن بە وەزیر لە حکوومەتی عێراقی و بایکۆتی کۆبوونەوەکە ئەکەن؟ دووهەمیش ئایا ئێستا کەرکووک یەکلا بۆتەوە بۆ هیچ کەسێک؟ کەس ئێستا ئەتوانێ بڵێ ناسنامەی کوردیە یان عەرەبیە یاخود تورکمانیە یا مەسیحیە؟ چێ ئێستا ئەو بریارە یەکلاکەرەوەی ئادات؟ کاتێکە ئەڵێم ناسنامەکەی عێراقیە واتە وڵاتی پێکەوە ژیانی پێکهاتە جیاجیاکانە. کورد دەڵێت ناسنامەی کوردستانی و شارێکی عێراقیە. باشە کورد ئەڵێت عێراق وڵاتێکی عەرەبی نییە و قبوڵیش ناکەین عەرەبی بێت. ڕێژەی عەرەب لە عێراقا چەندە؟ لە 180 کەمتر نییە. ناڕازین لەسەرەوەی کە ناسنامەی عێراق عەرەبی بێت. چۆن قبوڵ ئەکەن کەرکووک ڕێژەی کوردی تیادا چەندە؟ لە 150 زیاتر کەمتر؟ چۆن ئەبێت کوردستانی بێت؟ پێشوەخت یەکلایی کرابێتەوە. من ئەڵێم ئەمە بەجێ ئەهێڵرێت بۆ ئیرادەی خەڵقی کەرکووک بەپێی سیاقات و دەستور و دوا بە دوای ڕاپرسی بەرچاو کوردستانیە عەرەبیە تورکمانیە هەرچیەکە هاوبەشە پێکەوەیە جایە. ئەمە کێشەیە. بەستنی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کەرکووک ئەمەش گوناهێکی دیکەیە. مافی هەرێم نییە بێتە کەرکووک و کۆبوونەوە بکات. کەرکووک پارێزگارەکەی بە بەغداوە بەسراوەتەوە. بەڵام ئەمە جاری یەکەم نییە کە بەرپرسە کوردەکان سەردانی کەرکووک بکەن چ بە سیفەتی شەخسی و چ بە سفەتی ڕسمی. بەڵام ئەمە جاری یەکەم نییە کە بەرپرسە کوردەکان سەرداری کەرکووک بکەن چ بە سیفەتی شەخسی و چ بە سیفەتی ڕسمی. سەردانی کەرکووکەکەن هیچ کێشەیەک نییە لەبەرەوەی کەرکووک شارێکی عێراقیە و ئەوانی سەرکردەیەکی عێراقین. بەڵام وەک وەڵامدانەوەیەک بۆ سەردانەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەوێ بکرێت ئەمە پرۆسەی گرشترکردنی بارودۆخەکەیە. من هیچ بەرژەوەندیەکی گەلی کورد نابینم لەوە ئەم بابەتانە بوروژێنن. لە ئەنجامیشدا گرژی و ئاڵۆزی لە شارەکەدا لەگەڵ پێکاتەکانی تر دروست بێت. زانیاری هەبوو کە لە کۆبوونەوەکەتاندا چەند بڕیارێکی گرنگتان داوە لەوانە هەڵپەساردنی ڕەتکردنەوەی بڕیارەکانی کاروباری باکوور. هەروەها دووبارە پێداچوونەوە و ڕێخستنەوەی دابشکردنی پۆستە ئەمنیەکان. ئەمە جگە لە دەرکردنی ئەو هێزانەی سەر بە حکومەتی ئیتیحادی نین. مەبەستیش لێیان ئەو هێزانن کە سەر بە هەردوو پارتی گەورەی کوردستانن. باشە با وەزیرە کوردەکان بەهاتنایە لایەنی کەم ئاگاداری کۆبوونەوەکان دەبوون. لە پابند نەبوونی من و پابند نەبوونی هەر وەزیرێکی دیکە ئەبێ جۆ لە بەرامبەر بگرن. ئەوانەی کە گلەیان کرد لە ناو کۆبوونەوەکەدا هاوڵاتی عێراقین جاچ تورکمان بن یان عەرەب لە ئەرکەکانی ئەنجومەنی وەزیرانە ئەو کێشەیە چارەسەر بکات. بریاری هەڵبەساردنی بریارەکانی لیژنەی کاروباری باکوور نەدراوە. بەڵام هەندێک لەوانەی کە زەویان هەبوو خەڵقی کەرکووکن بەڵام لە ناوچەی عەرەبین و لە ناوچەی تر گەڕێنراونەتەوە. هیچ قەرەبوویەک نەکراونەتەوە. هەروەکو چۆن قەرەبووی ئەوانە کراوەتەوە کە لە باشوور و ناوەڕاستەوە هاتوون. وتمان ئەگەر بە ویژدانەوە بریار بین ئەگەر ئەمانش قەرەبوو بکرێنەوە هەروەک ئەوانەی تر لیژنەیەک پێک بێنن بۆ بەدواداچوون. مەسەلەی پۆستە ئەمنیەکان ئەمەش یەشێک هات راپۆرتێکی بۆ هێناین وتمان ئەمەش پێویستی بە لیژنەیەکی بەدواداچوونە. چی تیادایە؟
پارێزگاری تیادایە کە کووردە سەرۆکی ئەنجومەن تورکمانە ئەندامی لیژنەی ئەمنی وەزارەتی ناوخۆ بەرگری بۆ تێبینی ئەم مەسەلەیە ئەی ئەمە ویژدان نییە ئەگەر لە کاتێکا کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا سازش دەکات بۆ تورکمان مافی عەرەبەکانیش بپارێزێت ئێمە وتومانە بە دواداچوون بکرێت بۆ ئەوەی بزانین ئەوە ڕاستە کە تورکمان دەیڵێت یان عەرەبیان کورد ئێمە قبوڵ ناکەین ئەگەر ڕاست بێت هەموو پۆستە ئەمنیەکان سەر بە یەک لایەن بێت ئەگەر بەدەستی عەرەب بێت قبوڵ ناکەم و ئەگەر بەدەستی تورکمانیشەوە بێت قبوڵ ناکەین و ئێستاش بەدەستی کووردە قبوڵ ناکەین ئەبێت هەمووی بە دادپەروەرانەوە بە یەکسانی داواش بکرێت بەڵام سەبارەت بەو هێزانەی کە لە دەرەوەی پارێزگاکەن کەرکووک تایبەتمەندیەکی جای هەیە ئەویش لە ژێر چاودێری حکوومەتی ئیتیحادیە لە بواری ئاسایشەوە ئەو هێزانەی کە تایەتی ئەبێت هێزی ئیتیحادی بێت بەڵام کاتێک کە کێشەی ناوچە دابڕێنراوەکان دروست بوو کێشە دروست بوو کە لە بنەمادا ئەبێت ئەو هێزانەی لەم ناوچانن ئەبێت هێزی عێراقی بێت بەڵام ئەمەش کێشە نییە ئەو کاتە هێزێک پێکێنرا لە پۆلیس و سوپای عێراقی و ئەو کاتە ئەمریکیەکان کە خاڵی پشکنیان دانابوو لە دەوروبەری کەرکووک هاوبەش بوون پێشمەرگە و پۆلیس و سوپا و ئەمریکیەکان بە تەنها لەو ناوچانە پێشمەرگە بەپێی ئەو ڕێکەوتن نامەیە بۆی هەیە تەنها لەو خاڵە پشکنینانەدا بێت ئەوانە دەڵێت دەستگای ئەمنی هەیە ئاسایش هەیە ئەوانە دەستگای ئاسایش و شتی تر کە ناوەکانیان نازانم خەڵک دەستگیر ئەکەن و ئەیبەن بۆ کوردستان وتمان ئەمە لە دەرەوەی یاسایە هەر هێزێکە نظامی نەبێت و ڕێکەوتنی لەسەر نەکرابێت کە لە ڕێکەوتن نامەی خاڵە پشکنینەکان بەهێزی دەرەوەی یاسا هەژمارەکرێن بۆچی بەستنی کۆنگرەی نیشتیمانی لە هەولێر ڕەت دەکەنەوە ئایا هەولێر شارێکی عێراقی نییە؟ ئایا کۆبوونەوەی یەکەم لە هەولێر نەبەسرا؟ من پرسیارەکە بەم شێوە یەکەم ئەی بۆچی ئیستا ئەو کۆبوونەوەی لە بەغا نەکرێت بەغا پایتەختی عێراقە بۆچی ڕەت دەکرێتەوە لە بەغا ئەسڵ ئەوەیە کە لە بەغا بپەسرێت لەسەر ئەو بنەمایی کە هەموو لایەنە سیاسیەکان ناکۆکیان هەیە لێرە لە بەغدا چییە ئەو ناکۆچیانە؟ ئەو ناکۆچیانەی کە لێرەیە ئەگەر چین بۆ هەولێر نامێنێت یان ئایا ئەگەر لە کوردستانەوە یان لە جێگەی تر هاتنە بەغا ساژژەکەن لەسەر مافەکانیان ئەم کێشانە بەداخەوە ئاماژەیەکی ترسناکە ئاراستەیەکە بۆ مراندنی بەغا لابردنی تیشک لەسەر بەغا لابردنی هێز لە بەغا پایتەختە هەموو لە بەغدادا شەریکین عێراق کۆماریە و سەرۆکەکەشی کووردە وەزیری دەرەوەی کووردە ئەمانە هەمووی ئیمتیازی گەورەی هەیە بەڵام ئەگەر نەیانەوێت بەغا بەهێز بێت ئەمە پێچەوانەی هەموو عورفێکە سەردانەکەی موقتەدا سەدرتان چۆن بینی بۆ هەولێر و کۆبوونەوە پێنج قۆڵیەکە چۆن بوو وەڵامتان بۆ ئەو پەیامە چی بوو؟ بەداخەوە ئەو کۆبوونەوەی لە هەولێر بەسرا بە ڕوخساریەوە دیار بوو کە کۆتایی بە کۆنگرەی نیشتیمانی بهێنێت پەردەدادانەوە بوو بەسەر ئەو سەرپێچیانەی کە باسی لێواکەین تەنها ئەو مەسەلانە بمێنێتەوە کە فلان و فلان ئەیانەوێت باسی لێوە بکرێت بەڵام ئەو مەسەلانەی کە ئەمانەوێت ئەوانەی کە پەیوەندیان بە دەوڵەتەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە قاچاقبردنی نەوت و سنوور و فڕۆکەخانەکانەوە هەیە ئەبێ باز نەکرێت بۆیە من پێم وایە ڕەتکردنەوەی کۆنگرەی نیشتیمانی ڕاکردنە لە ڕاستیەکان هیچ ئەگەرێکی تریش لەبەردەستان نییە چونکە بێدەنگ نابین لەسەر ئەم ڕاستیانە ئەمەوێت بزانم ئەم نەوتە بۆ چۆ ئەڕوات ئەمەوێت بزانم هەندێک کاڵا قەدەغا ئەەکەم بێتە عێراقەوە بەڵام لە کوردستانەوەیەت لە سا 25 باش دەسەپێنم بەسەر هەندێک کاڵا وەک ژگەرە و تووتن بەڵام لە کوردستانەوە بۆم بێت لەبەرەوەی لە کوردستان باش لە سا 5 هەروەها هەندێک کاڵا کە لە کوالیتی کۆنترۆل دەرناچن من ناهێڵم بێنە عێراقەوە بەڵام لە کوردستانەوە دێن ئەمەوێ کوردستان لە یاسا و پرانسیپە گشتەکانی عێراق لا نەدات ئەو کۆبوونەوەی ئەنجام درا دیار بوو ویستیان کە هەموو ئەم شتانە لا ببن و باسی هەندێک کێشەی لاوەچی بکەن بۆ نمونە بۆچی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان ناکرێت ئەی بۆ وەزیرەکانی ئێوە خزمەتگوزاری پێشکەش ناکەن بە هاوڵاتیان ئێوە ئەوانەی کۆبوونەتەوە وەزارەتە خزمەتگوزاریەکانیان بەدەستە خۆ بەدەست شێیە 3 وەزارەتی خزمەتگوزاری لای کووردە 4 لای ڕەوتی سەدرە ئەوانی تریش بەدەستی عێراقیەوەیە من ناڵێم وەزیرەکان و تاوانباریان بکەم بەکەم تەرخەمی بەڵام ئەڵێم وەزیریش مەحکومە بە توانای مادی و پلانی ساڵانە و بودجە و پەسەندکردنەکانی ئەنجومەنی وەزیران بۆچی ئەم هەموو کێشەیە خرێتە ئەستۆی حکوومەت وتان یاساکان بۆچی بەرپرسیارەتی یاساکان بخرێتە سەر مالیکی بۆچی ناخرێتە سەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و ئەندامەکانی کۆبوونەوەکە ئاراستەکراو بوو بە شێوەیەکی دوژمنکارانە ئەمەش دیار بوو
بەڵام هەموو ئەو لایەنانەی کۆ ببوونەوە بە دڵنیاییەوە نەخێر هەمویان بەو دوژمنکاریە نەبوو. بەڵام هەندێک لەوانەی لەوێ بوون ویستیان پەردەکە لەسەر هەندێک سەرپێچی نایاسایی دابدەنەوە، هەندێک کێشەی لاوەچی دەربخەن، ئامانجیان پێکانی کەسێکی دیاریکراو بوو بۆ ئەوەی ڕەهەندێکی کەسێتی وەربگرێت، نەک ڕەهەندێکی دەستوری و یاسایی. وليس بعدا دستوريا وقانونيا. نذهب للفاصل وبعد ذلك ناوبڕێک و دەگەڕێم مۆلاتان.